مانگیران ڕوو ئەدا کاتژمێر 22 شەو مانگیرانەکە ئەکرێتە ناو بورجی کەوان 5-6 ئەو کاتە ئینهیاڕی گەورەی اقتصادی دروستە بێ لە عالم 5-6 بەولاوە اوكي بۆ بەهۆی مانگیرانەکە چونکە مانگیران قل لا يعلم من في السماوات والأرض الغيب إلا الله أي محمد عليه الصلاة والسلام بأمتك بلي كس لغيب نازانية لآسمان ولزوي إلا الله نبيت بلام أمام قيد بن أما جبريل بيه فرمي سلامي خوالي سربيت جبريل بيه فرمي يعني في غنبر عليه الصلاة والسلام لغيب نزانيو هر کس يوتي من لغيب زانم أبي كفري پێ بکەی واتە باوەڕی پێ نەکەی ئەگەر باوەڕت بەو کرد ئەبێ کوفر بەو ئاەتەی قورئان بکەی چەنەها ئاەت لە قورئانە هەر کەسێ ئیدعای علمی غەیبی کرد وتی تو لە ڕێگا وا تووتووە و لە ڕێگا ئاوا تووتو وتت وا ئەکەم لاتان سەرسوڕمانن نەبێ هەموو بەشەرێک شەیطانێکی لەگەڵایە هەموو ئینسانێک شەیطانێکی لەگەڵایە هەتا پێغەمبەرش عەلەیهی سەڵاتو وەسەلام شەیطانێکی لەگەڵایە بەڵام فەرمووی شەیتانەکەی من خوای گەورە میهرەبان مسلمانی کردە و تەسمیل بۆ من فەکاتێ لە ڕێگا حیکایەتەکەیت و قسە ئەکەیت و دێی بۆ لای ئەم پیاوە کە ئیدعای علمی غەیبەکە یەشتانە ئەگەیتە ئەوێ ئەرێ تۆ لە ڕێگا وات نەوت کاکە خەڵاز ئەمە علمی غەیبە زانێ نە شەیتانەکەت پێش خۆت دێ بۆ لای بە شەیتانەکەی ئەمەڕێ ئەچپێنێتە بن گوێیەوە ئەڵێ وایوت ئەوش بە کابراڵێ لاتان تعجب نییە کەس لە غەیب نازانێ ئیلا خوای گەورە میهرەبان نەبێ